خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. بڕیار بوو بەغدا بڕەپارەیەک بنێرێ و هەرێمیش بەداهاتی خۆی تەکمیلەی کات. جا نەداهاتەکەی هەرێم دیارە و نەپارەکەی بەغداش هات. ئەوەی هەیە ئەمڕۆ زیری دارایی وتی بڕۆن لە بەغدا پرسیارکەن بزانن بۆچی موچە نایە. تا ئێستا خەڵک تا ڕادەیەکی زۆر ڕەشبینە دڵتەنگە کە بۆچی موچە نایەت. ئایا قەیرانێکی تری بێموچەیی ڕووەکاتەوە هەرێمی کوردستان یاخود بابەتەکان تەکنیکی و سیاسی و دەستبادانی ژێربەژێرە و ڕێکنەکەوتنێک هەیە بۆ ئەوەی ئەم بڕگانەی پەیوەندیان بارێمی کوردستانەوە هەیە جێبەجێ بکرێن و پارەکە لە بەغداوە بێت و موچەشدا بەش بکرێت. ئەم شەو لەسەر وردەکاری دابەشنەکردنی موچە و داهاتی هەرێمی کوردستان و ئەمە و کێشانە لەگەڵ بەڕێز عەلی حەمەساڵح سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتەکان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکەین. بەڕێزیان بۆ سپاسێکی زۆرەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک عەلی زۆر سپاس دەکەم ڕایەوە ئیلتیزامات هەبوو بەشداری پانۆڕامات کرد. سپاس بۆ بەڕێستان دووبارە. ئەمەوێت لەوە دەست پێ بکەم هەڵسەنگاندنت بۆ قسەی وەزیری دارایی نەک مەبەستم شەخسی نییە بەس لێدوانەکە بۆ ئەوەی کە بڕۆن لە بەغدا پرسن ئەم وەڵامە حەقە بۆ هەرێمی کوردستان کە بە فەرمانبەران و خەڵک بوترێک کە بڕۆن پرسیار لە بەغدا بکەن کە بۆچی موچە دابەش ناکرێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سپاس بۆ جەناب و کاکزانە. طبعا ئەمە سیاسەتی تێکڕای حکوومەتی هەرێمی کوردستانە و لە سەرۆی وەزیر سیاسەتەکەیان ئەوەیە کۆی موچە بخەنە ئەستۆی حکوومەتی عێراق. ئەم بابەتە چەند هەڵەیەکی تایە و پرۆسەکە لە سەرەتاشەوە کۆمەڵە گرفت و هەڵەیتیا بۆ من باسێکم. جار یەکەم هاوڵاتی ناتوانێت بچێت داوای موچە لە حکوومەتی عێراقکە. هەموو ئیلتیزاماتێکی هاوڵاتی قانونیەن لەگەڵ حکوومەتی هەرێمایە. وانە فەرمانبەر بۆ حکوومەتی هەرێم دەوامەکە داهات بۆ حکوومەتی هەرێم کۆکرێتەوە باج و ڕسوماتە درێتە حکوومەتی هەرێم گومرگەکان لەژێر دەسڵاتی حکوومەتی هەرێمان وە تا ئەخیر. واتە ئیلتیزاماتی قانونی و بەریەکەوتنی هاوڵاتی لەگەڵ حکوومەتی هەرێمایە. ئەوە حکوومەتی هەرێمە بێ لەگەڵ عێراقا ڕێک بکەوێت و بە حکوومەتی عێراق بڵێ پارەکەم دەرێ و بیداتەوە بە هاوڵاتی. ئەو وەزیفەی هاوڵاتی نییە. بەڵام کۆمەڵێک خاڵی کە هەن لەم پرۆسا کە هەر لە سەرەتاوە بۆ گەشت بەمە. طبعا هەرێمی کوردستان لە سەرەتای 2014ەوە کە نەوتی فرۆشتووە تاوەکو ئەم ساتە هەرگیز ئامادە نەبووە نەوت ڕادەستی عێراقکە. ئەمە یەکێک بووە لە خەلەلەکە. کەی ئامادە بوو کە نەوتەکە ڕاگیرا واتە بژاردەی تری بەدەسەوە نەبوو. ئەگەر لەو کاتەی کە نەوت ئەڕۆشت بەردەوام بوو پرۆسەکە هەرێمی کوردستان و عێراق ڕێک بکەوتنایە ئیشەکە زۆر زۆر ئاسانترە بوو. پرۆسەی پارە ناردنەکەش ئاسانە بوو. عێراق ئێستا پێی وایە تۆ هیچ بژاردێکە بەدەسەوە نییە. هەر ئەبێ بە دوای ئەوان ڕاکەی. جگەل لە دەرگای ئەو هیچ دەرگایەکی ترت نییە. بۆیە هەموو ئەم ماتەڵانەی کە هەیە ڕووەدا. ئەمە خاڵێکی گرنگ. خاڵی دووەم ئێمە لە ماوەی طبعا ئەم زیاتر لە سێمانگی کە نەوت ڕاگیراوە هەرێمی کوردستان نەیتوانی بە پاڵاوتن تەنانەت فرۆشراویشە بەتەنکەر لە ناوخواان تەنی بە نزیکەی $300 واتە نەوت هەر ئەکرا بکرێ بەسەر چاوەیەکی گەورەی داهات. چ پاڵاوتن بێت چ بەتەنگ خۆ ناکرێ بڵێ یعنی ئەگەر من بە بۆری نەیفرۆشم هیچ پارێکی داهاتی نەوتم نییە. منطق ڕێگە بەمە نادا. چونکە بۆ ئەوەی ئەو نەوتە لە تۆیەکرێت چی لێکە ئەی پاڵێوێ ئەی کاتە من توجات و ئەی کاتە پارە یعنی بۆ خۆت ناتوانانی بیکەی کە پاڵاو گەشتێ. ئەمە گرفتێک کە من پێم وایە نەوتی خاوە بەرهەمە نەوتەکان سەرچاوەیەکی گەورەی داهاتە. پاشان داهاتی ناوخۆ کە نزیکەی 320 میلیارد دینار بووە لە ڕابردووە. یعنی هیچ ڕوونکردنەوەیەک نییە پێمان بڵێن داهاتی نەوت چەندە لەم سێمانگا کە چ بە پاڵاوتن بێت چ بە تەنکەر نییە و بە داهاتی ناوخۆش. هەموو ئەمانە پێویستی بە بەرچاوڕوونیە. لەسەر و ئەمانەوە چی؟ من پێم وایم گرفتە چارەسەرە بێت چونکە هێشتا بودجەی عێراق نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. هێشتا بودجەی عێراق نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەو پێی بودجە کۆمەڵە مەراحلیە بودجە پەسەند دەکرێت دوای سەرۆک کۆمار پەسەندیەکە دوای تەحویلە بێ بۆ بڵاوکردنەوە لە وەقایع دوای بڵاوکردنەوە لە وەقایع ئەو جا وەزارەتی دارایی ڕێنمایی دەرەکا بۆ تەنفیزی قانونی بودجە. ئێستا ئێمە لە مەرحەلاین کە لە ڕۆژانی ئایندا وەزارەتی دارایی ئەبێ ڕێنمایی دەرکا بۆ جێبەجێکردنی
یاسای بودجەکە. بەڵێ هەرێمی کوردستان ئێستا هیچ دەرگایەکی بەدەستەوە نییە، هیچ دەرگایەک جگە لە دەرگای عێراق و لە ئێستادا ئینتاجی نەوت لە هەرێم کەمی کردووە و شەریکاتی نەوتیش تەنانەت ژمارەیەکی زۆری کارمەندەکانیان ئزن داوە. بۆیە هەرێمی کوردستان تەنیا ڕێگای ڕێکەوتن جێبەجێبوونی قانونی بودجە لە بەغدا لە بەردەسێتی ئەبێ لەگەڵ ئەو واقعا خۆت بگونجێنی. من ڕەشببینیش نیم گەشتبینم، بەڵام واقعەکەی ئەمەیە خواستی تری عێراق قۆناغ بە قۆناغ زیادەکە ئەوانە پرسیارەکەین کاگعلی ئەمە پرسیاری ئەوە بکەم خەڵک ئەمڕۆ زۆرە و پرسیاری کرد قسەیەکێ کە تا ئێستا هەرێمی کوردستان نەوتی ڕادەست نەکردووە یاخود ئەو مەرجانەی بەغدای بەس بۆ نەوتی هەرێمی کوردستان جێبەجێ نەکردو ئەوە ڕاستە؟ شتێکی وانە هەرێمی کوردستان بەشە لە نەوتەکەشی ڕادەست کرد لە ماوەی ڕابردووە بە تایبەتی پێشتر چۆن بوو کاک زانام نەوتی کەرکووک ئەهات لە بازیان ئەپاڵێورا و نەوتەکە ئەبرایە بۆ کەرکووک منتوجەکەی ئەدرێ بە کەرکووک لەمە دو ئابێن نەوتی هەرێمی کوردستان لە بازیان بپاڵێورێ و منتوجەکەی بچێتەوە بۆ کەرکووک. نەوتی کەرکووک ئەهێنرا بۆ پاڵاوگەی کارکەڵک ئەپاڵێورا منتوجەکەی ئەبراوە بۆ مووسڵ ئەبێ لەمە دوای نەوتی خورمەڵە ببرێ بۆ ئەوە ئەم پرۆسانە دەست پێەکە و ئێستا حکومەتی عێراقی لەوانەیە ئەو پەڕی بۆ پاڵاوتنی ناوخۆ نزیکەی 150 بۆ 180,000 بەرمیل نەوتی هەرێمی ببێ ئەبێ بیر لەوە بکاتەوە نزیکەی 250 هەتا 230,000 بەرمیلی دیکە بخاتە دەرەوە عنی لە دەرەوەی پاڵاوتن بکە بۆ ئەوە ئەمە هەندێ بابەتی فەنیە بەڵام قانونی بودجە ڕێنمایی پێدەرچوو چووە بواری جێبەجێکردنەوە ئەبێ عێراق پشکی هەرێم بنێرێ چکە لە مادەکە ئەڵێ هەرێم نەوتەکەی ڕادستی سۆمۆکە 400,000 بەرمیل باشە نەیوتووە لەکوێ ڕادستێکە ناڵێ لە بەندەری جێهان ڕادستێکە لە تورکیا لەکوێ هیچ نییە ئێتێ ئەوە سۆمۆ بەرپرسە لەمە و لە بەرامبەر عێراق شەبێ ئیلتیزاماتەکانی تری جێبەجێ. باشە کاک عەلی پرسیارێک هەبوو ئەمڕۆ ئەیانوت کە ئێوە زۆر وتان هەم ئەعلام هەمیش بەشێک لە پەرلەمانتاران ئەگەر بێت و نەوتی هەرێمی کوردستان ڕادستی بەغدا بکرێت دنیا بێتە شامی شەریف و پارە لە بەغداوە دێ ئەوەتان نەوتیشمان ڕادست کرد و نەهات. ئەم وەڵامە ینی ئەمە ئەکید پرسیارێکی سیاسیە بەڵام وەڵامەکە لای بەڕێزت چییە؟ باسی من شامی شەریفم نەکردووە نە بەڕێزت نا بەگشتی باسی بەگشتیان نەکرد جەناب باشترین بژاردە بۆ هەرێم ڕێکەوتن بووە لەگەڵ عێراقا بەڵام بە قسەی ئێمەیان نەکرد. ئەگەر بە قسەی ئێمەیان بکردە ئەمە ڕووینێدا ئەمان ئامادە نەبوون نەوت ڕادەستکەن تاوەکو ئەو کاتەی عێراق نەوتەکەی گرتەوە بە بڕیاری دادگای پاریس بڕۆ سەر دیکۆمنتەکان پێش ئەوە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک هەرێم ئامادە نەبووە جارێ ئەیانوت پارەی نەوتەکەتانە دەینێ جار بەس ئامادە نەبووە نەوتەکە ڕادەستکە. ئەگەر هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا ڕێککەوتبایە پێشتر بە دڵنیاییەوە پرۆسەی هەناردەکردنی نەوتڕانەوەسا و ئێمە نەوتەکەمان بە نرخی سۆمۆ فرۆش لە ڕووی مالیشەوە قازانجێکی زۆر باشمانە کرد. بەڵام کە تۆ بە قسەی کەست نەکرد خێرە جاران بە قسەی کەسیان نەکردەوە لە ماخیرا بە قسەی ئێمەمانانکەن پارتی کوا بە قسەی کەسی کردووە بێ قەزابی نەخێر بەڵام کە ڕاگیرا هیچ بژاردەیەکیان بەدەستەوە نەما ئەو جاوتیان سەرباری ئەوەش قانونی بودجەکە باشترین بژاردەیە کە ئێمە وامانەوت ئەمانزانی لە هەر لەحزەیەکە عێراق ئەتوانێت نەوتی هەرێم ڕاگرێ ئەمانوت پێش ڕاگرتن تکایە بڕۆن ڕێکەون لەگەڵێ چکۆ بە تاکە بژاردەیە دەیان جار لەوانەیە لەگەڵ جەنابەت و میدیاک باسی دۆسەی دادگای پاریسمان کردووە چۆن باسیش حەقلی خورمەڵە و کوێمان کردووە باسی وەرەقە قانونیانەمان کردووە بۆ ئێمە ڕاست نییە من ئێستا شەیڵێمەوە هەر باشترین بژاردە ڕێکەوتنە لەگەڵ عێراقا با قانونی بچە بچێتە بواری جێبەجێکردنەوە هەرێمی کوردستان ئیلتیزام کە وە پێویستە عێراقش ئیلتیزام کە بۆ ئەرکی کە لە سەرشانی باش داهاتی ناوخۆ کاک عەلی بەشی ئەوەی ناکرد چەند وەزارەتێک ڕاگەێنن یاخود داهاتی ناوخۆش کۆتایی پێ هاتووە یان لە چوارچەوە ڕێکەوتنەکەی ئەوەی کە وەزیری دارایی ئەڵێ نانە کۆتایی پێ ناتووە نەخێر داهاتی ناوخۆی مانگی پێشووی تەنیا سلێمانی نزیکەی 100 ملیار بووە هەولێر نزیکەی 220 ملیار دینار بۆ هەولێر و تۆک نەخێر داهاتی ناوخۆ بەردەوامە و پاڵاوتنی نەوتیش هەیە فرۆشتنی نەوتیش بە تەنکەر هەیە چۆن ێستا خۆ بڕۆ نەوتی گەرمیان ێستا بزانە ئەبرێ بۆ شوش خۆچی نەوتی
خورمەڵە ئەبرێ بۆ نەوتی فلان نا پرۆسی تەنکەر و پاڵاوتنیشەیە ئەوش من پێم وایە باش ورتبوونەوەی یا بکرێت سەرچاوەیەکی تری داهاتە و من پێم وانی عێراقیش پارەیە نێرێ و قانونی بودجێ شەچێتەوە بواری جێبەجێ. یعنی ئەوەی کە ئەمڕۆ وەزیری دارایی وتی کە خەڵک زۆر ڕەشبینە بەڕێزت چیان پێ ئەڵێ کە ئایا بێ ئەمەل بن کە بە تایبەتی حوتەش ڕۆژێک بەسەر دابشکردنی تێپەڕیوە نابێ بێ ئەمەل بین ئەبێ تەرکیزکەین بە تایبەتی ئەرکی نوێنەرانی کووردە لە بەغا منەوەی زانیومە لە ڕۆژانی ئایندا ڕەنگە دووشەم و سێشەمەوانەی تر ڕێنماییەکانی خەرجکردنی بودجە بێ پشکێریەمی کوردستان دیاری کرێ وەوا بکرێ لەگەڵ عێراقا کۆی نەوتەکە ڕادستی عێراق بکرێ ئتجا لە ناوخۆی پاڵێوێ بە تەنکەرێک فرۆشێ ئەیباتە بانیاس ئەیباتە باس چی لێکا لێی بکە و ئەسڵەن ئەتوانین ئێمە بەشدار بین لە بەنزینی 450 لە گازوایل لە نەوتی سپی واتە بژاردەی دروست بۆ هەرێم ئەوەیە کاکجە من ناڵێم ئەمە بژاردەیەکی مثالیە ها چکە عێراق خۆی هەر عێراق خۆی مستەقبەلێکی ئەوتۆی نییە ینی ڕاستت بووە بەڵام بۆ دۆخی هەرێم هیچ بژاردەیەک لە بژاردەی ڕێککەوتن لەگەڵ عێراقا باشتر. بەڵێ باشە کەواتە باز لەوە کرا ئەمڕۆ لە دوانەکەی وەزیری دارایی و ئەوانە باز لەوە کرا کە عێراق مەرجی تری هەبووە بۆ هەرێمی کوردستان ئایا مەرجەکە تەنها پاکتاوکردن و مەسلەی تەدقیقکردن و مەسلەی ڕادستکردنی 150 داهاتە ناوخۆیەکان و لەسەر ئەوانەیە یان نەبوونی ڕێنمایەکانە بۆ ینی یان مەرجی تر هەیە لە پشتەوە کە ئێوێ دەستی هەرێمی پێبادا لەبەرەوەی وەکو جەنابەت گوتت کە هیچ دەرگایەکی تری نییە. قانونەکان واسەحن بەوەی کە ئێمە لە 150 گومرگە بێ بدەن نەکۆی داهات باج و ڕسومات بۆ محافەزات خۆیانە لە 150 داهاتی گومرگ کە داهاتی فیدراالیە بۆ مرکزە لە 150کەی تری و قانونەکەڵێ 400,000 بەرمیل نەوتیش ڕادستی سۆمۆ بکە و ئەگەر لەم دوانە هەرێم ئیلتیزامی نەکرد ئەو جا ئیجراعاتی عێراق بەرامبەر بە هەرێم دەست پێ کەواتە هیچ شتێکی تر نیە مەسەلەن بەڵام ئایا بەڵام ئەمە وردبوونەوەی تەیە بەڵام ئایا داهاتی فعلی گومرگەکان چەنەوە عێراق داوای لە 150ەکە تێگەی عێراق چەنەڵێ و هەرێمەیەوێت چەند بێخ ئەمانە هەمووی مناقەشەی تایە ئەو قسەیەش ڕاست نەبوو مەسەلەن خەبەرێکە بۆ ئەمڕۆ کە باز لەوە کرا کە ئەم مانگە 600 ملیاردتان بۆ نێرین مانگێکیش مۆڵەتتان نەدەین بۆی لەگەڵ یاساکە خۆتان بگونجێنن ئەوە تا من پرسیارم لە یەک دوو کەس کرد وتیانوانیە بەڵام پێ ئەچێ لە سێشەم و چوارشەمە ئەو 800 ملیارە قسەیەک هەیە وەکو زانیاریە 100% دقیق نیم پارە بێ بۆ دابشکردنی موچە. باشە لەسەر داهاتی ناوخۆ کاک عەلی دووبارە و پرسیارە بکەمەوە ناکرا مەسەلەن چەند وەزارەتێکی پێ دابش بکرێ بۆی خەڵک یا بازار نەوەستێ خۆتە زانی بازار ڕەتی بە موچەوە هەیە بەڵێ ئەکرا و ئەبێ ئەوەش بکرێ بۆ من پێم وایە ئینشەڵا لە مانگەکانی ترەوە ئەزانین چۆنە هیچ بژاردەیەک ترمانیە لەگەڵ عێراقا ئەبێ هەرێم ڕێکەوێ مەرجی قورستین نەکا عەرقەلە دروست نەکا عێراقیش ئیلتیزامەکە ئەگەر ناکارەساتی گەورە ڕوەدایانی من پێم وایە ئینشەڵا لە مانگەکانی ترەوە موچە ڕێکە بێتەوە. پێت وایە موچەی مانجی شەش بخورێت بەڵام ئەزانین چۆنە کاکزانە بێ مشکیلەش نییە ینی بەڵێ نمونەی زۆر بەسیت عەرزی جەنا بکەم بۆ نمونە موچەی خانەنشینی عێراق لە بوجانیە عێراق سندوقی تەقاعودی هەیە کە 11 ملیار دۆلاری تایە باشە واتە عێراق پارە نەبۆ خانەنشینانی ئێمە نێرێ نەبۆ خانەنشینانی خۆی تەرخانەکە باشە و بڕۆ لە هەموو ئەو فەقەراتانەی کە بۆ هەرێم پارە تەرخانکراوە خانەنشینانی تیانە پێویستە لە ضمنی موچەی فەرمانبەران و خەرجیەکانی تر و ئەوانە هەرێم جێگەی خانەنشینی بکاتەوە ڕێگای دروستیش ئەوەیە لە ئایندا هەرێمی کوردستان بە هەر نرخێک بێ ببەسترێتەوە بە سندوقی تەقاعودی عێراقیەوە و موچەکانشیان هاوتای موچەی خانەنشینی عێراقی لێ بکرێت یعنی ئەم بابەتانە پێویستی بە مناقەشەیەکی جدی عەقلانی علمی هەیە. زۆر باشە کەواتە کاک عەلی مەسەلەی دواکەوتنەکە و نەچوونی وەفدەکە پەیوەندی بە مەرجی تەعزیزی عێراقەوە نییە بۆ هەرێمی کوردستان پەیوەندی بە کۆمەڵێک شتی بچووکەوە ینی خەڵک دووبارەوە پرسیار بکەمەوە کە ڕەنگە هەرێ من لە ئەندێش بە تۆ بڵێم بەڵێ
عراق ملاحظەی دقیقی هەیە لەسەر ڕقەمی تەقاعودی هەرێمی کوردستان و ملاحظەکانیشی دقیقە. منیش بەرنشایەتی ئەدەم دەیان هزار کەس لە هەرێمی کوردستانە بە ناقانونی تەقاعود کرا و کە هیچ ساڵێکی خزمەتی وەزیفی نییە. تۆش ئەزانی منیش ئەزانم خەڵک عێراقش ملاحظەی هەیە. عێراق ملاحظاتی هەیە لەسەر ڕاستە کاکە حەشدی شعبی شوێ و بەڵام بزە سوڵتەکە لای ئەوە وانە؟ بەڵێ. ملاحظاتی هەیە لەسەر ژمارەی پێشمەرگە و هێزی چەکداری هەرێم و تا ئاخیرەڵە کە ژمارەکەیان زۆر زۆرە وە فعلیش نین. لەوانەیە جەناب و بڵێ جاخۆ لە ناو حەشدی شعبی شارڕەنگامە هەبێ بەڵێ هەبێ بەڵام لە ئێستا سوڵتەکە لای ئەوە لای تۆ نییە وانە؟ بەڵێ. ئیتە خۆ قەرار بەدەست تۆ نییە پارە بەدەست تۆ نییە بەدەست ئەوە وەیە پارە بەدەستکێ بوو قسەی ئەویش زیاترە خوا. یعنی هەموو ئەمانە کێشەی تایە. باش بەپێی بە دوواداچوونەکانی بەڕێزت مەسەلەن دوسێ ڕۆژی پێشوو هەواڵگەرم بوو کە ئەبێ حکوومەتی هەرێم بۆی ڕێک بێتەوە لەگەڵ حکوومەتی عراقی دوو موچە دابشکە موچەی مانجی 6 کە ڕۆیشتووە مانچی حوتیژەوە خەریکە تێپەڕێ دوو موچە دابش بکە ئەمە ڕوو ئەدا لە هەرێمی کوردستان خەریکی ئامادەکە ئەوەی هەیە علی قسەی خۆش نازانێ خۆ مشکلێ ئەوەی هەیە لە ئێسادا تەنیا موچە یەک مانگ دابەشەکە ئەگەر بکرێ لە دووسێ ڕۆژی ئایندا ئەگەر 800 ملیار بێ ئەمانیش خۆیان نزیکەی 110 ملیارە بێ بخەنە سەری موچەی مانگی دابشکەن. ئەی ڕێکردنەوەکە چۆنەکرێت ئەوە کەیتری ئەبێ هەرێم خۆی بی ئەوە کەیتری ئەبێ هەرێم خۆی بیدا ئیترەوە کاقوباد و کاک مەسوور دەزانن عێراق نایدا ئەو پارەیە لە یەک حاڵتانە بێت. حاڵەتەکە چییە؟ لە مانگی یەکەوە بۆ ئێستا تەسویەکرێ لە بینی هەرێمی کوردستان و عێراق. تەسویە چییە؟ هەرێمی کوردستان ئەڵێ عێراق بۆ نمونە تۆ ئەبوایە 6 تریلیۆن دینارت بدایە بە من. عێراق شەڵێ ڕاستە تۆش ئەبوایە ئەمە حساباتە هەموو مانگە 400,000 بەرمیل نەوت بدەیت ئەم جیاوازیەکەن. ئەڵێ ئەبوایە تۆش نیوەی داهاتی خاڵە سنووریەکانی باە ئەمیشەڵێ کۆی واتە حساباتێکی دقیق بکرێ. ئەو جار لە تەنیشتەوە عێراقڵێ من نزیکەی 2 ملیار دیناری تریشم داوە پێ تاخرجگە لەم حساباتی 400,000 بەرمیل نوێی داهاتی گومن. ئیتر ئەو حساباتە پێتەڵێ پارەی چی ئەکەوێتە لای شێ. ئەگەر عێراقی تری بۆ ئێمە نارد ئەوە ئەبێ موچەی مانکەی دەست بکرێ. ئەگەر ئێمە ئەبێ بیدەینە عێراق خۆم برادرانە نایدەن لە من وەرگرە. ئەوانە هەر بێنی بێنی ئەزانن هاها نازانن. باشە کە نایزان کەواتە موچەی مانگێکە فەوتێ کە دووسێ ڕۆژ پێش ئێستا گەرم بوو خەڵک ئاوایە کرد کە موچەمێکە وەرەگری ئەوە موچێکە فەوتێ لە حاڵەتی ئەگەر وا ئەگەر حساباتی جەنابەت نەکرێ بە ئەو پاکتاوە موچێگە ڕوا بێ حساباتەکە بکرێم وستازە و پاکتاوە هەرە بێ بکرێ بە قانونیشە بێ بکرێ بەڵێ وا بێ هەمومانیش ڕقابە بین پارێ لە عێراقەوە بێ نابێ ئەمان بەکاری بێنین پاشان ئەمان داهاتێکی باشی ناو خۆیان لە بەردەسا بێ ینی کۆی داهاتی باج و ڕسوماتیان لە بەردەسا بێ نیوەی داهاتی گومرگیشیان لە بەردەسا بێ موچەش بکەوێتە عێراقەوە کەواتە پارێکی باشیان بەدەسەوەە. باش کە ڕێنمایەکان سبەی و دووسبەی بڵاوکرایەوە ڕێنمایەکانی یاسای بودجا و عراقی سا ئامادەکاریەکە بۆ مانجی حوت وایە بۆ دابشکردنی موچەی مانجی حوت ئەو وەختە هەرێمی کوردستان ئیتر لە بانگەکانی ڕابردوو ئەبێ وەکو وەزارەتێکی حکوومەتی عراقی موچەی خۆی لەگەڵ ئەعلانی ئەوانە بۆ بێت. بەڵێ وەکو پێش 2013 چۆنی ئەو میکانیزمە بۆی بۆ بینەرەکانم معلوم بێ کاک عەلی وەکو پێش 2013 چۆن پارەی هات لە بەغداوە یەکسەر پرۆسەی دابشکردنی دەست پێکرد لەگەڵ عێراقا بە هەمانشە. باش هەڵسەنگانت بۆ دۆخی هەرێمی کوردستان چێ بەڕێز کاک عەلی لە ڕووی دارایی و ئابووریەوە و کە سیاست دەستی بەسەر هەردوو بابەتەکە داگرتووە بەرەو کوێ هەنگاوانێ خەڵک زۆر ترسی لە ژیان و گوزەرانی خۆی هەیە کە چۆن ئەڵێ ڕەشەبایەکی تر لە جیرفانیان بدا و لە ژیان و گوزەرانیان بدا بە کۆی گشتینەوە مەسەلەن لەسەر ئەم دووسێ ڕۆژە قسە بکەم پرسیار بکەم. پشتیوان بەخوای گەورە من بە زۆر ڕەشبین نیم بۆ موچە ئەوەنی قسەی خۆشی شەکەی کاک عەلی دوومانیش ناڕەحەت یەک دوومانیش ناڕەحەت بێ من پێم وایە عێراق بەرپرسیاتی قانونی لەسەرە و بێ یاسای بودجێوە خۆی جێبەجێکە کە یاسای بودجێوی جێبەجێ کرد قووەتی هەرێمی کوردستانیش لەوان نییە بڵێ 400,000 بەرمیل نەوت نادەم و ئەمە ئەوە بکە جێگیرە بێ بەڵام لە ڕووی سیاسیەوە واقعەکە ئەمێ هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لاوازە بێ
من هەندێک زانیاری یا هەندێک شتم بیستووە کە نیەتیان وایە عێراق بیر لە داخستنی نوێنەرایەتیەکانی هەرێم لە دەرەوە بکەنەوە و دواتر ڕەنگە بیر لە هەندێک شتکەنەوە بەرامبەر بە ئەنجومەنی ئاسایش و فلان و فلان و فلان یعنی حکوومەتی عێراق سیاسەتی تەزعیفکردنی هەرێم پێڕەوەکە وەکو سوڵتەیەکی سیاسی بەڵام لە تەنیشت ئەمەوە ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی بودجێ عێراق بێ پارێزراو بێ ئەوەی من خوێندنەوەم بۆ واقعەکەیە ئەبە سیاسەتی نوێی ئەو بەرە شیعەیە لێ کاتان نایانەوێ حزبە سیاسیەکانی هەرێم یا سوڵتەی سیاسی لە هەرێم لەگەڵ شەقامی هەرێم و خەڵکی هەرێم و فەرمانبەرانی هەرێم هەردووکی بکەن بە دوژمنی خۆیان واتە دابڕانێک دروستەکەن بۆ سیاسەتی بەڵێ موچەوشت زەمان سێگە موچەوشت زەمانکەن لە بەرامبەر فشاری سیاسی دروستکە باش لەو حاڵەتەشە تا ئێستاش خەڵک ئەوانەی پێخۆشە بێ بەڵام ئەمە لە کۆی گشتیا زەربەدا لەو خەباتێکە کراوە بۆ پێکێنانی موسسەکانی هەرێمی کوردستان ئەمانە چۆن ڕێگری لێ ئەکرێت بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان زەعیفتر نەکرێت ماڵوێرانتر نەکرێت بەداخەوە سوڵتەی سیاسی یا حکومڕان لە کوردستانە تا ڕادێکی زۆر لە خەڵک پێمنەتە و ئەم نەعەدالەتیە زۆرە گەورەی کە هەیە کە من و تۆ هەموو خەڵکی کوردستانی شەیبینین بەرپرسێک بێبەهرە 30 ساڵە کەسابەتێکی نەکردووە خاوەنی 100 ملیۆن دۆلارە لەولاوە هەزاران و دەیان هەزار و سەدان هەزار دەرچووی کولێش بێ ئیشن گەنج بێ ئیشە من یەک نمونەی زۆر بەسیتی بۆهێنمەوە چویشدانی ڕێگە بەمەدا نزیکەی 1970 ئافرەتی بێهاوسەر باشە لە داڵی 2014 100,000یانە بوو زۆر کەمە بەس ئەوان پێژیان هەر چۆن بێ لە 2014ەوە بڕیویانە ئەمان بیر لەوە ناکەنەوە باشە ئافرەتێک سێ هەتیوی لەسرە کرێ چییە ناتوانێت ئیشکا بە چیە بژی بەڵام مناڵەکانی خۆیان هەر ڕۆژێ لە وڵاتێک و خۆیان هەر ڕۆژێ لە وڵاتێک و ینی من نەزانم چی سەرفەکەن من نەزانم لە دوبەی چیەکەن لە ئەمریکا چیەکرێ لە سویسرا چیەکرێ لە ئەوروپا 100 ملیۆن دۆلار مڵک لە تورکیا کاتێک کە تۆ ناعەدالەتی هەموو شوێنێک ئەگرێت مۆزەفێک بە 30 ساڵ 200 مەتر زەوی پێ نەبڕی بەڵام لەو لاوەیەکێ لەگەڵ یابی شەریک و 300 دۆنم زەویە دەیتەوە و 100 ملیۆن دۆلار بە شقە بەیەکەوە پیاکەن ئێتەسەور کە ئەمانە هەمووی تەئسیرات لە هەستی قەومیەکە یعنی کابراڵێ ئەگەر ئەم نیشتیمانە هەمووی بۆ ئەوان بێ و خۆیان و کوڕیان ببن بە خاوەنی 100 ملیۆن دۆلار و هەموو ڕۆژێکیش خەفەتمان بنێ بە بینینی خۆیان و کاروانی ئۆتۆمبیلیان و مرک و ماڵیان و شێوازی ژیانیان دەبا هەر تێکچێ من نەزانم ئەمە لە داخایە لەینە خەڵکی کوردستان خەڵکێکی نیشتیمان پەروەرە خەڵکێکی دڵسۆزە بەڵام ئەم نەعەدالەتی و بێمنەتیە وای کردووە دەرگا ماوە بۆ چارەسەرکردن بۆ ڕێکردنەوەی نە لەبەرەوەی زۆر بێمنەتن ئامادە یەکی حیواری عەقلانی نین باشە تا ئێستاش ئەو بابەتە ماوە مەسەلەی زۆر بێمنە مەسەلەن بە ئەزان چۆنە کاک زانە من یەک شتی زۆر بەسیتت بۆ باسەکەم ئەو جاری وایە تۆ شتێکە پرسی منەمێ شتێکی تر بڵێم پێشتام ناوە چی بۆ شوێنێ ئەڵێ کیلۆی تەماتە بەچەند ئەڵێ باینجانی جوانیشمان هەیە بۆ نمونە ئەڵێ لەم کابینا لە سنووری سلێمانیە محافەزەی سلێمانی واتەی دارێ ڕاپەڕین سلێمانی گەرمیان هەڵەبجە 1136 پرۆژە جێبەجێ کراوە بە گوژمەی چەند 4 تریلیۆن هیچی نییە ئەمە وەهمە تۆ خەڵکی ڕانیەی بەڵێ ئەگەر 445 ملیار لە ڕانیە سەرف کرابێ لە 160 پرۆژەی گەورە پرۆژەی بچووک نییە تاسە و مۆلی دەوشت ئەڵێ تێکڕات پرۆژێک نزیکەی 3 ملیار و 600 ملیۆنی تێچووە 160 پرۆژە لە ڕانیە جێبەجێ کرایە تێچووی هەر پرۆژەیەکیش تێچووی 3 قوتابخانە زیاتر بواە تۆ نەتەبینی بێگومان دەتبین نەکراوە سێ پرۆژەم لە ڕانیە پێ بڵێ سێ پرۆژە ئەوەڵە 160 منەڵم سێ پرۆژەی گەورم پێ بڵێ سوور تەکیدە لەوەی ئەڵێ جێبەجێش کراوە ئەمڕۆش وەزیرێک تەکیدی کردەوە ئامادە نیە وەڵام بداتەوە باشە ئەڵێ لە هەڵەبجە 390 ملیار دینار جێبەجێ کراوە لە پرۆژە والله 90 ملیاری کرابێ من لە سێدارە بن هەر لە سێدارم بن باشە
ئەڵێ لە سلێمانیە قومان هەمومان نزانین ئەڵێ 600 پرۆژە جێبەجێ کراوە بە نزیکەی 2 تریلیۆن و 800 ملیار واتە پارەی 2800 قوتابخانە لە سلێمانیە کرا بە پرۆژە بە سێمە نابینی کاکە 3-4 پرۆژە بووە لە سلێمانیا 3 ئەندەرپاسە لەگەڵەوەی باخی گشتیە هیچی بە پارەی حکومەت دەکراوە لە بریزەوی وە پرۆژەین وە بەرێنان و شقەوشت درراوە باشە یعنی تۆ ڕابێری بە خەڵکەوە کاکە تۆ گاڵتەمان پێەکەی ئێمە خەڵکی گەرمیانین ئەزانین ئەڵێ 600 ملیار دینار لە گەرمیان نکراوە بە پرۆژە وەڵا لە سا 20 کرابوو من هەتا دنیا قسەیە ناکەم لەسەرم حکومەتە باشە یعنی تۆ ڕاست ناکەیت یعنی تۆ ڕاست ناکەی لەگەڵ ئەخر مەبەستیان چییە لە بڵاوکردنەوەی ئەمانە کاک عەلی يعني الرابواردنا بشعوري خلق يعني مثلا شيء يعني امر قمانه مثلا من بكو برز دوت من لحفتكات روجك للراني والسليمانيش دانيشم يعني انسان بزي بالرقوبان وبرديك بوك خدي برز حكومه افتتاح كرتان لا طلب لا هيج بروجي يك بروجم بيبلي دونا يك والله او يكم بيوتي كتاو نبوه تاو نبوه نيه بالاش وين كان والله ئەڵێ 445 ملیار دینار زۆرە کاکەم پارە کردومەتە پرۆژە و دیاریش نییە باشە هیچ ئامادەنین ڕوونکردنەوە بدەن نەک سەرۆکی حکومەت ئامادەنیە ڕوونکردنەوە بدا بە تەعلیمات هیچ بەرپرسێکی ئیداری سنووری زۆنی یەکێتیش ئامادەنین قسەی لەسەرکەن جێگری سەرۆکی حکومەتیش قسەی لەسەر نەکردووە یەک کەسیان قسەی لەسەر ناکەن بۆ ئەوەی 2-3 ساڵی تر لەسەر خەڵکی سلێمانی ئەمە بکرێ بە ماڵ ئوستاز ئاخر ئەمە شتێکی بچووک نییە بڵێن دیار نییە کاکە ملیۆنە دۆلار نییە برای بەڕێزم باشە 3 ملیار دۆلار واتە 300,000 دەفتەر دۆلار معقولە بڵێ 300,000 دەفتەر دۆلار ون بووە ئەی کوا دیار نییە کە یەک وەزیرم پێ بڵێ جێگری سەرۆکی حکومەت فلان ئیدارە مەحافزی ئەڵەبجە مەسئولی ئیدارەی گەرمیان یەک ئەمە زوڵمە لەو خەڵکەیەکرێ ئێ تۆ ئەبێ بە خەڵکیش بڵێ هەر ڕازیە و کوا پرۆژە نییە کردویشمانە بێ خەڵکیش بڵێ بەڵێ کردوتانە پرۆژەکەش ئێمە چی پێڵێن ینی باش مەسەلەن کاک عەلی قسەیەک هێڵێن کە دەسەڵات چەند بێباکە ئۆپۆزیسیۆنیش ئەوەندە ماڵوێرانترە لە بەرامبەر دەسەڵات و ینی ڕاستیەکان لە نێوان مزایدێکی سیاسی قوربان ئۆپۆسیۆنمان نییە لە کوردستانە هیچ ئۆپۆسیۆنێکی جدی ئەخی سەبانگەشی خۆپشاندانەکەن و ئاشبەتاڵێکە وانی ئەم ئێوارێت نانە هەر لەسەر داوا و فشاری برادرانیەوە خۆپشاندانەکەشیان دواخست کورە خۆپشاندان چی برا بڕۆ 100 دۆسیەی لە محکەمە یەکێتی بۆی ڕاگرتووە بێ قەزابی باش خەت و شێر لەگەڵ پێتان لەوانێ پێت خۆش نەبێمە بەسەوە ڕاستیە من ڕۆژنامە نووسم پرسیارەکەم تۆ لە وەڵامەکانی خۆت بەرپرسیار لە پشکەکان برا بەخوا برا من ئیمانی خۆم بۆ کەس نادۆڕێنم بەخوا دۆسێ خاوەن پشکەکان بزانە لوتکەی دەسڵاتی یەکێتی بۆی داخست لە مانگی سێی پارساڵە بەخوا لە گوندی ئەڵمانی سیا بڕۆ لەگەڵ ئیدارەی گشتی یەکێتی یا شەریکە قازانجی ئیدارەی گشتی یەکێتی لە گوندی ئەڵمانی سیا بەبێەوەی پارێ بدا 42 ملیۆن دۆلارە کاکە ئێستا نوێنەری ئیدارەی گشتی لە کۆمپانیای نالیا دەوامەکە خۆتە باشە بەڵام لە یەکێتیەکانی ژەڵێن جەماوەری یەکێتی ژەڵێن کە زیاتر لە پارتی نزیکن مەسەلەن ئەوانی کە بەڕێزت باسییانەکەی مەسەل لە پرسی بە چوونە پاڵ پارتی بەڵێ برادرانی ئەوە خۆیان ئەم شتیان پێم وایە لا تەبیعیە لە هەندێشتا لەگەڵ پارتی ئەو لە هەندێشتا لەگەڵ خۆیان نابێ لە استراتیژا زەرەری نەبێ ئەمان حەزیان لەوە نییە ئۆپۆزیسیۆنێکی جددی عەقڵانی ڕەخنەگر هەبێ ئەیان شتێک بێ لە خۆی هەڕەشەی خۆپشاندانکە و دوای نەیکا و خەڵک سار کاتەوە و ڕەخنەی جددی نەگرێ گرفتی جددی دیارینە من پێتەڵێم کاک زۆر لە دڵمە ئەمە بۆیە لەسەری ئەڕۆم زۆر لە دڵمە هیچ ئۆپۆزیسیۆنی هەبووە بڵێ بە ناوی خەڵکی سنووری ئەم زۆنەوە بڵێ کاکە وجدانتان هەبێ ئێوەڵەن لەم کابینە 4 تریلیۆنمان لە پرۆژە جێبەجێ کردووە کاکزانە ناڵێ تەرخان کردووە بەڵێ تکاو لێکم ناڵێ تەرخان کردووە بڕۆ سەیری بەیانی فەرمی حکومەتە ئەمە قسەی وەزیرێکیش نییە دیکۆمنتە 4 ساڵی تر بەحسەکرێ دراسەیەکرێ ئەڵێن لە کابینەی نووا 1136 پرۆژەی گەورە و استراتیژی لە سنووری سلێمانی ڕانیە هەڵەبجە جێبەجێ کراوە هیچیشی نییە ئەمە ئەبێتە ماڵ لەسەری کێ ها ورد قسە لەسەر ئەمە بکە کەس کێ هات نەوە پۆسیۆن نەدەسەڵات ینی ئەوە تەنها حملەیەکی ئەعلامینیە بۆ حکوومەت
کاک علی حملەیەکی ئەعلامینی بە حکوومەت خەڵکیش لە 2000 ئەو دەفەرانەش زەرەری لێبینن بەڵێ بەڵێ چۆن ینی تۆ شتێک لەسەر من کردووەتە ماڵ کاکزانە نەداوە پێم بەڵێ نەداوە پێم سبەی نییە دوو سبەی سێ سبەی 5 ساڵی تر بەحسەکرێت راپۆرتەکرێت لەسەر کابینەی نوێیە ئەگەڕێیتەوە بۆچی ئەگەڕێیتەوە بۆ داتای فەرمی حکوومەت وانە بەڵێ ئەڵێ وەتانێ داتای فەرمی پرۆژە جێبەجێ کراوە ئەڵێ جێبەجێ کراوە کاکە بیوتە تەرخ بڕیار لێ دراوە تەرخاند کراوە بەڵێن کاکە ئەڵێ جێبەجێ کراوە ینی هەرڕێک وەکەوەی ئەو خەڵکە دوور لە ڕووی تۆ ینی بە نەزان بزانی ئامادەش نین لێ هیچ ئۆپۆسیۆنێکی جدیش نهاتووە بڵێ کاکە ڕاست نییە ئەگەر لە سلێمانیە 600 پرۆژە جێبەجێ کرێ کوا بەڵێ باشە کەواتە بۆ ڕاستکردنەوەی ئەو ڕێڕەوانە بۆ ئەوەی کە خەڵک چی تر بێ ئینتیبانیشتی بەداخەوە من گلەیەکی گلەی و ڕەخنەیە بگرم من دوو جار نامەی کراوەم نووسی ڤیدۆ ئەبوایە جێگری سەرۆکی حکوومەت کە بەرپرسی یەکەمی ئەم سنوورە بووە لەسەر ئەم پرۆژانەی کە لەسەر سلێمانی و ڕانیە و هەڵەبجە و کفری و کەلات کراوە بە ماڵ بەڕاستی قسەی بکردایە ڕەنگەویش بۆ خەڵکی پرۆژانە جێبەجێ نەکراوە خاڵک نەیە نێ براوە بەرپرسی حکوومەت خوامە عەرزی ڕکون نییە بۆ خەڵکی جێهێشت بێ نامە بەس بۆ خەڵکی جێ بڵێ ئەوە ئەرزی واقعەکەیە کە کرابێ خەڵکی بینێ کە نەکرابێ خەڵک نایبینێ نانامە دیکۆمنتی فەرمیە ئوستاس قسە لەسەر دیکۆمنتی فەرمیەکەین بڵێ نەکراوە هۆکارەکەی ئەمەیە خەلەلەکەی ئەمەیە وانی ئەبێ وابێ یعنی وەرە نەک ئەو کاکە بێ وەزیری ئاوادارکردنەوە بڵێ بێ قەزابی ئەڵێ نزیکەی 300 پرۆژەی ڕێگاوبانی گەورە لەو سنوورا کراوە یەک پرۆژەی ڕێگاوبانم پێ بڵێ تەواو کراوە ئەمڕۆ وەزیری ئاوادارکردنەوە تەکیدی کردەوە کاک عەلی لە وەڵامی ڕۆژنامە نووسان وتی کراوە وتی بڕۆم پرۆژەیەکم بۆ بێن پەیامنێری یەکێک لە تەلەڤیزیۆنەکان بوو غەڵەت نەبم پەیام بوو وتی پرسیاری لێ کرد وتی بڕۆ پرۆژەیەک زەقکەرەوە کە لە بەیانەکەی ئێمە هاتووە وانە بێنە ڕوبەڕووی خەڵکی کەرەوە وتی هەمووی کراوە نازام کۆنگرەکەت بینیان گرفتەکە ئەوەیە ئاخر گرفتەکە ئەوەیە بەشێکی زۆری ڕۆژنامە نووسەکانمان لەگەڵ حورمەتمە متابع نین مایکەکە گرێت دەستی و ڕایەگرێ بڵێ بێزەحمەت جەنابەت لە بەیانی فەرمی حکوومەت ئاڵێ 59 پرۆژەی ڕێگاوبان لە ڕانێک لە ڕاپەڕین کراوە 59 بڕۆ سەری باشە بێزەحمەت نۆکەیمان پیشان بە باش ئێستا لە مۆزوعەیە پەیامەکەت گەیشت هیچت لە دڵان نەما کاک عەلی وەزیری پلاندانانیش وەزیری پلاندانانیش بێگومان کە پرۆژەکان عایدی وەزارەتی پلاندانان ئەو هەست ناکەی دۆخەکە گەیشتۆتە ئەوەی ئەوەندە وەڵامکاری هەبوو کە وەڵامکاریەکانی سوودی نەماوە و ئیدی ناومێدیەکەیە لە ئاستی باڵاشە ئەبێ پشتی دقیق بە دقیق جواب بدرێتەوە کاکن ئەمە دیکۆمنتە ئەمە وتەبێژێ نییە قسەی کرد بێ لە خۆڵەوە کە جاروای وتەبێژ قسەی کردە جوابیان داهاتەوە خۆتە زانی ئەمە دیکۆمنتی فەرمی حکوومەتە دیکۆمنتی فەرمی راپۆرتی فەرمی حکوومەتە ئەڵێ 4 تریلیۆنمان لەم کابینا لە سلێمانی خەرج کردووە کە لە نییە نیشتیوانیە کاکنیە سلێمانی ڕێگەی کەلار دەربەنی خان سلێمانی نەکرا باشە ڕێگەی ڕانیە دوکان نەکرا پردی تووەقوت لە چەمچەماڵ نەکرا ئەوە دۆسیەی پردی لە ڕانیە خۆ دەزانی نەکرا ئەوە ئاوی چەمچەماڵ نەکرا ئەوە ئاوی هیچ نەکرایانی ئەی خۆپا بە خۆیمە کەپمان لە چاوان نییە خۆ خەت و شێر لەگەڵ کوێران ناکەی ئەی باشە لە کوێم 1936 پرۆژە یعنی قورسەوە هەڵسەنگانی کابینەیەکە لەوانێ پێتان وە پێ بڵێ عەلی زۆر لەسەری ڕوان کورەوە هەڵسەنگانی 4 ساڵی حکومڕانیەکە کاکە ئەڵێ من بەم 4 ساڵە خزمەتی تۆم زۆر کردووە 136 پرۆ 1936م کردووە ئەڵێم کاکە نەت کردووە خۆ ئەبێ هەبێ شوێنی هەبێ ئەمە ساخکاتەوە باشە مەش با ببێ بە نوکتە کاک عەلی زۆر باشە کەواتە ئێمە لە 100 ساڵی نوکتەیەکم کردووە لەسەرەوەی ڕادیە بەڵێ دوای بۆ تەنێرم باشە 100 ساڵەی لۆزانە ئێمە کۆمەڵی خەڵکمان ئێستا لە سویسرا لە لۆزان زۆر بە حەماسەتی نیشتیمانی زۆر باسی ئەوە ئەکەن کە ئێمە دابەش کراوین ئێستا ئەو دابشکاریانە هەیە تا بەڕێزت باسیەکەی کە وتت لە دڵ ماماوە من ئەزانم کە زۆر لە دڵتایە لە مۆزوعەیە
یعنی ئەوە تا پرۆژە باسەکرێ و وەهمە و دیار نییە ڕەنگە لێرە لەوێ شتێک کرابێ کۆڵانێ قیر کرابێ بەڵام ڕ بەداهاتێکی بچکۆلەی ناوخۆی بووە شتی دەزری و ئەوە نەبۆشەنی ئەمانە چەند زەربە لە ئینتیمای نیشتیمانیەدەن لەبێ ئومێدکردنی زیاتری خەڵکەدەن لەبێ ئینتیماییەدەن بۆ حکوومەتێک کە بەڕێز باست کرد کە خەڵک پێخۆشنێ وەڵی حکوومەتە ینی زعیفتر بێت یان بچووکتر بکرێتەوە بەڵام لە داخی هەندێک لەو ئەتوارانە ئۆکەیەکا بۆ ئەو شتانە ئەمە چ کاریگەری لەسەر ئینتیمای نیشتیمانیە بێ من بە دڵنیاییەوە کاریگەری زۆر گەورەیە من ئەم کوردستانە خاکەکەی گەلەکەیم لە هەردوو چاوم خۆشترێ بەڵام کاتێ ئەبینم بەرپرسێکی بێبەهرە مناڵێکی زەویەک وەرەگرێ بە ناوی وەبەرهێنانە و لەگەڵی کاکابێ بە شەریکە بێتە خاوەنی $1 ملیۆن وەڵڵی دەیان دۆسیەم لایەڵێ یەک دەرسی سەرەتان وێ پێم ناکردێ یەک دەرسی بیرکەوە دەیان دۆسیێم لە وەڵی دۆسی ئافرەتێکم لا بوو خەریک و ئەمردی سەرەتانی بوو باشە سنگیان بڕی بووەوە 3 مناڵی هەتیوی لەشتینە بوو لە شێرزەمینەکە باوەڕکە نانیان نەبوو نان لەو لاشوە زەویەک بە ناقانونی تاپۆکە بای $700 ملیۆن واتە 7,000 دەفتەر دۆلار بۆ یەک کەس لەو لاشەوە یەکێک نان نییە بیخوا یەکێک پارچەیە حەپی پێ ناکەڕێ یەکێک 4 مانکرێ خانووەکەی پێنەدراوە ئیتر ئەم ناعەدالەتیە هەناست کورتەکە تۆ بە من ئەڵێ عەلی حەمە ساڵح کورە لە دڵم دەرناچێ ها پارەی 4,000 قوتابخانەی 24 پۆلیم لە سلێمانیا کردێ بەم پرۆژە لە زۆر زۆرە پارەی 4,000 قوتابخانەی 24 پۆلیم لەم کابینە لە سنووری سلێمانیا کردووە بە پرۆژە هیچیشی دیار نییە کەسیش قسە ناکە ئیتر ئینتیما لێرا وێرانە بێت یانی ئەوە نییە ئێمەمانان ئەم خاکە بیلەتەکەی خەڵکەکەی نیشتیمانەکەمان ئاڵاکەمان ئەمانەمان خۆش نەوێ بەڵام ئەم خەڵکە لە کاکە وڵای ئەم نیشتیمانەی تر چی بۆ منە یعنی نیوەی هەولێر بێ ئاوە و دوو شوێنیش بۆ حیرەی دەستکرد دروستەکەن بۆی وێلای $6 ملیۆن کە فلان زەویەکی نایب لەسەر 6 مەتری وەرەگرێ بای $12 ملیۆن و واتە 1200 دەفتەر ئەوەکەی تریشنان نییە بیخوا کاکە منە عەدالەتە زۆر خراپ ئەو مەترسی بێ ئاویە کاک عەلی لە هەولێری بەڕێزت هەر بەردەوامە مەسەلەستا خەڵک ڕۆژانە شەوانە هەولێر من 4 ساڵە ئۆژداریە دەم بەڵێ کێشەکە ئەوەیە دەرزی بەنجی لێترێ بە دەسەڵات و بە خەڵکی تریشەوە تەنکەر کێشەی ئاوی هەولێر چارەسەر ناکە ئێستا نزیکەی لە 155 خەڵکی هەولێر پشت بە بیرە بەسێ تێگەی پشت بە بیرە بەسێ ئەم بیرەی 700 مەتر 3-4 ساعتر ئەبێ بە 1200 مەتر و ئاو نامێنێت چیەکەی ئێستا زۆر شانازی یا زۆر ڕسم بڵاوکرێتەوە هی زۆنی زێر زۆنی ئاڵتونی لە هەولێر وانە بەڵێ نزیکەی 50,000 بۆ سەرەوە وحدەی سەکەنی تایە هەر هەمووی پشت بە بیرە بەسێ سبەینێ ئەم بیرانە وشکی کرد چیەکەی قوامە بە تەنکەر بەڕێوە ناچێت مەترسی هەیە بەڵێ چۆن لە 200ەوە بوو بە 300 لە 300ەوە بوو بە 400 لە 400ەوە بوو بە 500 لە 500 بوو بە 600 لە 650 بوو بە 650 بێ بە 1000 وشکەکە لە کاتێکە ئەبوو لە زێوە بە پشتبەستن بە بەنداو ژێرخان دروستکە ئەو هەموو $100 ملیۆن لە پرۆژەکانی نیشتە جێبوون بە نسبە و تەناسب وەرگیرا بە هەزاران قات ئەتوانرا کێشەی ئاوی چیە پێ چارەسەر کرێت ئێستش بیدەنە دەست منەوە بە دوو زەوی بە دوو پارچە زەوی کە بە نایاسایی براوە ها بە یاساییش نەبراوە ئەتوان کێشەی ئاوی هەولێر حەلکە بەڵام هەولێر وەزعی زۆر خراپە بەڵام سلێمانیش بێ مشکیلە نییە ها ئەگەر سەدی خێوەتە دروست نەکرێ و بیر لە پلان نەکرێتەوە سلێمانیش لە ساڵانی ئایندا ڕوبەڕوو بێ ئاویە بێتەوە هەر ئاو دەردێنم لە ژێر زەوی هەر بیر لێدەم هەر لە لەحسەیەکە خۆی نەبێ بەڵێ دوا سەرنجی بەڕێز کاک عەلی حەمە ساڵح لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و دووبارەگەر تەکیدێک لەسەر موچەژیانی خەڵک بە کورتی بکەیتەوە سوپاس دەکەم من پێم وایە ئیشەڵا پشتیوان بەخوای گەورە لە چەند ڕۆژی ئایندە و دواتر لە مانکانە بودجێ عێراق ڕێکە بێتەوە پێویستە هەرێمیش ئیلتیزام کە موچەی فەرمانبەران بێ بەڵام ئەم ناکۆکیە سیاسیە ئەم ململانیە ناتەندروستە ئەم دەستیەکتر بادانە ئەم دەسی میلەت بادانە ئەم ملشکانی میلەتە بەردەوام بێت
هەرێمی کوردستان قوارەکەی حکومڕانیەکەی تووشی لاوازیەکی ئێجگار بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز علی حەمە ساڵح سەرۆکی لیژنەی و زە و سامانە سروشتەکان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێزیان لە شاری هەولێرە لەگەڵ ماوە زۆر سپاس بۆ بەڕێز سپاس لێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامامان پێشکەشکردن ئێوە ژەمانەتی خوای گەورە بن خواتان